سلاوی خوای گەورەتان لێبێن من منسوور باسم لە تێک پلسەوە خۆم بە خۆشحاڵەزان وەکو ساڵانی ڕابردوو لەلایەن چەناڵی کورد دێڤلۆپەرسەوە دەستنیشان کراوین بۆ ئەوی باشترین موبایلی ساڵ هەڵبژێرین بێگومان بۆ ئەم ساڵ 5 باشترین موبایلمان هەڵبژاردووە کە یەکەمیان ئایفۆنی 16 پرۆ ماکسە کە هەم لە ڕووی چارەسەرکرد و هەم لە ڕووی کوالیتی بیلد و هەم لە ڕووی ڕوونماوە و لە ڕووی باتریشەوە یەکێکە لە باشترین موبایلەکان وەجگە لەمەی کە دوگمەیەکی جیاوازی هەیە کە پێی دەگوترێت کەپچەر بەتن کە تایبەتە بە وێنەگرتن و لە ڕووی کامێراشەوە ئاستێکی زۆر بەرزی هەیە. بێگومان موبایلی دووەمیشمان بۆ سیستەمی ئاندرۆید دەتوانین بڵێن ڤیڤۆ X100 ئەڵترا یەکێکە لە باشترین موبایلەکان بۆ کامێرا و هەم لە ڕووی سیستەمیش یەکێکە لە باشترینەکان. کامێراکاشی کامێرایەکی زۆر ناوازەیە بە تایبەت کامێرا پۆرترێتەکەی کە دەتوانێت تاکو دۆخی 6x زوم وێنە بگرێت کە 85 میلی مەترە. بێگومان وێنەکانی کە ئێستا دەبینن وێنەی زۆر نایابن و کوالیتیشی زۆر بەرزە. موبایلەکە ئازبەرژیشە لە ڕووی چارەسەرکەرەوە توانایکی لە ڕادەبەدەری هەیە و هەروەها لە ڕووی باتریشەوە. بێگومان موبایلی دووەمیشمان لە ڕووی وێنەی پۆرترێتەوە بۆ ئەو موبایلانی سەر و ئازمامنەوەندن ئی کۆمپانیای ئۆنەرە کە ئۆنەر 200 پرۆیە کە موبایلێکە بە هاوکاری لەگەڵ ستۆدیۆکانی هاردکۆرت پێشخراوە بۆ وێنەی ستۆدیۆ و هەروەها پێشخراوە بە زیرەکی دەستکرد دەتوانی وێنەی زۆر ناوازەی پێ بگرێت لە ڕووی وێنەی پۆرترێتەوە کە لە ئاستی موبایلێکی ئازبەرزدایە و ئێستاش وێنەکان دەبینن. موبایلی چوارەمیشمان موبایلی ئۆنەرە بۆ باشترین موبایل لە ڕووی باتریەوە کە ئەویش ئۆنەر X9ە کە هەروەها لە ڕووی باتریەوە توانایکی لە ڕادەبەدەری هەیە و هەروەها لە ڕووی شکانیشەوە موبایلەکە لە بەرزی 2 متر بە گۆشەی 360 پلە بەرگەی شکان دەگرێت و هەروەها موبایلەکە دەتوانێت تاکو 150 پلەی سیلیزی لە نێو ئاودا و پار 30 پلەی سیلیزیش هەر لە نێو ئاودا بەرگە بگرێت کە ئەمە شتێکی زۆر ناوازەیە. لە ڕووی موبایلی یاریشەوە موبایلی ڕێدماجیکی 9 پرۆ یەکێکە لە باشترین موبایلەکان کە موبایلێکی زۆر ناوازەیە کە دوو شەفتی تایبەت بە یاریکردنی هەیە و هەروەها جگە لەمانش پانکەیەکی تایبەتی هەیە لە ڕووی سارکردنەوە و هەروەها چارەسەرکەرێکی ئازبەرزیشی لەسەرە کە هی کۆمپانیای سناپدراگۆنە. بێگومان ئەم 5 موبایلەی پێمان گوتن 5 باشترین موبایل بوون بە بۆچوونی تێک پلس لەلای ئێوەش لەوانەیە بۆچوونەکە جیاواز بێت و موبایلی ترتان پێ باشترین بێ بۆ ساڵی 2024 تاکو ساڵی 2025 بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ.